زمانی عربی زمانی قواعد، زمانی ئەو زمانەی کە قورئانی پیرۆزی پێدا بەزیوە و حەدیثەکانی پێغەمبەری خوایش صلى الله عليه وسلم قواعدة جڵفە نییە، عامی نییە. الحمد لله قواعد قورئان و سنت. بۆیە بەوانە دەڵێن کە عەرەبەکان و بە مولحیدەکانیش دەڵێن زمانی قواعدی عەربی مڵکی عەرەب نییە، وحی خوایە. خوای گەورە چۆن بە پێغەمبەری خوا فەرمووە صلی الله علیه و سلم ئاوا بڵێ ئاوا بڵێ، ئاوها کەسێک لە کەسەکانی فێر کردووە قواعدی عەربی دەربڕێت. یەکەم کەسێک کە زمانی عەربی قسەی کردووە مرۆڤ کێ بووە؟ لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتووە خۆشەویستی خوا فەرمیە صلی الله عليه وسلم أول من فتق لسانه بالعربية المبينة إسماعيل. یەکەم کەسێک کە بە زمانی قەواعیدی عەربی قسەی کردووە، پێشتر جڵفە هەبووە بەڵام قەواعید زمانی قورئان و حەدیث. یەکەم کەسێک کە دەری بڕیوە بە وحی خوا بە فەرمانی خوا ئیسماعیل پێغەمبەر بوو سەلامی خوا لەسەر بێ، کوڕی ئیبراهیم، تەمەنیشی 14 ساڵ بوو. خوای گەورە فێری ئەوەی کرد کە زمانی عەربی قەواعیدی دەربڕێ، چونکە ئیسماعیل سەلامی خوای لەسەر بێ گومانی تیادا نییە 100% نە ئیبراهیم نە ئیسماعیل سەلامی خوای لەسەر بێ عەرەب نەبوونە، 100% لەوە تاکید بە. چونکە لە حەدیثەکەی بوخاریدا دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیسماعیل لە جورهومەکان فێری عەربی بوو، کاتە عەربی نەزانیوە، عەرەب نەبووە. خلاف هەیە ئایا کورد بووە یا غەیری کورد بووە، بەڵام 100% عەرەب نەبووە. ئەگەر کورد بوو بێ ئیسماعیل و ئیبراهیم سەلامی خوایان لەسەر بێ، لەسەر ئەوەی کە لە زۆرێک لە مێژوەکان باسی دەکەن کە ئەوە 100%مان عەرەب نین. ئەگەر کورد بوو بێتن کەواتە یەکەم کەسێک کە زمانی عەربی قەواعیدی قسەی کردووە کەسێکی پێغەمبەرێکی کورد بووە، لەسەر ئەو ڕێی کە کورد بوونە سەلامی خوایان لەسەر بێ. کەواتە ئەگەر ئیسماعیل و ئیبراهیم کورد بوو بێتن سەلامی خوایان لەسەر بێ، کەواتە بە عەرەبەکان دەڵێن پێغەمبەرێک لە پێغەمبەرەکانی ئێوەیان فێری قەواعیدی عەربی کرد. ئەمە دەمارگیری نییە بۆ کوردایەتی بۆ هەر شتێتر، ئەمە ڕاستیە. ئیسماعیل سەلامی خوای لەسەر بێت یەکەم کەسێکە بە زمانی قەواعیدی قسەی کردووە. جا ئەگەر کورد بێ کەواتە ئێمە فێری قەواعیدمان کردن، پێغەمبەرەکەی ئێمە فێری کردن سەلامی خوای لەسەر بێ. ئەمە خاڵێک ولەسەر ئەو ڕێی کە دەڵێ ئیبراهیم و ئیسماعیل کورد بوونە سەلامی خوای لەسەر بێ، گومانی تیانە باپیرە و ئەجدادی پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم هەر کورد بووە لەسەر ئەو ڕێیە، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەنەوەی ئیبراهیم و ئەوانە ئەڕواتە سەر ئەوان. ئەگەر ئەوان کورد ببێتن ئەسڵی پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم لە بنەماڵەکەی کە ئەڕواتە سەر کورد. کەواتە ئێمە دەڵێن ئیسلام دینی کورد و عەرەب نییە، دینێکی عالەمە و هەموو کەسێکە، بەڵام بە ئەم شتانە دڵیان ئەوان ژان دەکات پێی تێکەچن. کەواتە بزانین یەکەم کەسێ بە زمانی کورد عەربی قەواعیدی قسەی کردووە کەسێکی غەیری عەرەب بووە کە ئیسماعیلە سەلامی خوای لەسەر بێ، لەگەڵ ئەوەشدا قەواعیدێکە بە فەرمانی خوا بووە. کەواتە تۆ وانەزانی قەواعید مڵکی عەرەبە، نەخێر، فەرمانی خوایە و وحی خوایە.